ئەچینە ڕۆژهەڵاتی خۆشەویست دیارە بە خۆشحاڵیەوە لە بەشێک لە شارە کوردەکان بە بەردەوامی فستیڤالە هونەریەکان و بە تایبەتیش تایبەت با گۆرانی و موزیک و کۆنسرت بەردەوامیان هەیە. دیارەوە کۆزانین کا ڕۆژهەڵاتی خۆشەویست زۆرینەی دەنگخۆش و دەنگبێژەکان تیابوونیان هەیە و هەریەکەشیان ئەنجامن لە چەندین گروپ لە چەندین بڵێنکاری تایبەتەوە بە بەردەوامیش کار لەسەرەوە کرێت کە بەشێک لەو بەرهەمە جوانانە پێشکەش بە ئامادە بۆم کرێت. یەکێک لەو گروپانی کە لە شاری مەریوانی ئازوو خۆشەویستە و ماوەی ساڵانێکە دامەزراوە بە خۆشحاڵەوە لە ئێستا کار ئەکەن بۆ ئەوەی کە کۆنسرتێک بە کۆمەڵێک لە بەرهەمی تایبەتی خۆیان بە ئامادەبوونی بەشێک لە موزیسیانە هەرە تایبەتەکان دیارە گروپی ئۆرکێسترای مەریوان کار لەسەر ئامادەکاری خۆیان ئەکەن بۆ یەکەمین کۆنسرتیان بۆ ئەوەی کە پێشکەش بە ئامادەبوانی بکەن. ئەم گروە ناوی گروی ئۆرکستری مەریوانە. ئێمە لە حەزە سێمانێکە بێت تەمریمان کردووە تا ئیمڕۆ، بەڵام ئەم گروە لە ئەساس دو-سێ ساڵەمەوە بەردروست بوو بەر لە کۆرۆنا. بەر لە کۆرۆنا نزیکە یەک ساڵ کارمان کرد، بەڵام کۆنسرتمان ئیجرا نەکرد، هەڕای بە مناسبەتێکەوە کەنسل بووە. ئێتر فعالیتەکانمان متەوەقف بوو تا تقریبان 3-4 مانگێ لەمەوە بەر کەم فعالیتمان دەست پێ کردەوە، بەڵام ئەندامەکانمان تقریبان 70% عوض بووە. جوانەکانمان زۆرتر وارد کردووە چۆن ئایندەدارتر و بە ئەنگیزەترن. تقریبان 3 مانگێکە تەمرینەکەینەوە بە سوورەت فشۆردە، شاید بەشی 3 هەفتەیەکە بێت تەمرینەکەین و تەسلیمانەوە بوو کە قبل لەزەوە کە محەڕەم و سەفەر شروع بێت و ئێمە ناتوانین لەو 2 مانگە مەجەوەز بگرین. کۆنسرتێک بۆ خانوادەکان و بۆ ڕەفیقەکان و کۆنسرتی خۆمانە ئیجراکەین و ئیجرای واقعیمانە کەوتە دوای محەڕەم و سەفەر کە دوای 2-3 مانگ ئایەن 2-3 مانگترە و لڤیا تعداد قەتعەکانمان هەم لە نزر کەمیەوە زۆرتر بێ، هەم نەوازەندەکانمان زۆرتر بن وە سایەکەین لە نزر کەفیش و قەتعەکانیشمان زۆرتر بێت. لە حاڵ حازرە ئەم گرووە نزیک 30 نەفەرن. نیوەی ئەم ئاعزا نەوازەندەهای ڤیۆلۆنن، نیوەشیان سازایە سونەتی و سازایە کوبەی و خانەندە و هەمخان و ئەمانە. و لە ئایندا پەرەی پێدەین تعداد ئەعزاکە زۆرترەکەین، هەم لە سازایە زەهی و سازباز ئیسافەکەین و هەم لە سازایە سونەتی ئینشەڵڵا. وڵام مەریوان لە هەموو لە حازێکەوە ئیستعدادی هەست، لە حازی علمی، لە حازی وەرزشی، لە حازی هونەری و هونەری بە تایبەت موسیقی، بەڵام ئیستعدادی احتیاجی بە هێدایەتکردن و ئیستعدادی بە ئاموزشێ باش هەیە. ئاموزش قسەی ئەوەڵەکە و فراهەمکردن بەستەر و زەمینەیە مناسب بۆەوە و ئیستعدادانە خەتی پێدەدیە و هێدایەت بکرێت. خۆ جێگای ئومیدواری زۆر هەست لە مەریوانە، کارهای زۆر کراوە و ئێمەش سایمان ئەوەسە کە بە سوورەتی بنەمایی هەر لە مناڵانەوە دەست پێکەین و مناڵەکان ئاشناکەین لەگەل موسیقای جدی و ئەسیل و ڕەسەن و فاخرە تا لە ئایندا بن بە هونەرمەندێکی واقعی. لە داهاتووە گەرەکمانە تەوسعی بین هەم لە نظر کەمیەوە هەم لە نظر کەیفیەوە تەمرینەکانمان بەردەوام بێت. ئەم ئیجرایشە 80% ئەم مناڵانە بەڕاستی یەک تەجروبەی ئیجرایشیان نەبوو و من خۆشحاڵم کە ئەوەڵین تەجروبەیان
کارهای فاخر کوردی بوو کارهای ئۆرکسترا بوو بەجێگەوە کارهای مناڵانیان پێبین کە لە فرە شوێنە ئیجرا بێت بە شخصی من تاسیرە ئەگەر بیبێت تاسیرە فرە زۆری نییە فقط بۆ سەرگەرمی و بازی مناڵەکانە کە کارهای مناڵان ئیجراکەن بەڵام ئێمە خۆمان بیری لێ بکەینەوە ئێمە بۆچی ڕۆحی ئێمە ڕۆحی نەسڵی ئێمە بە موسیقیە باش پەروەردەبوو بۆ هەر لە مناڵی و موسیقیانمانە گوێداوە و مناڵەکانیش ئەگەر هەرە موسیقییانە نەتەنها گوێبن ئیجرایشیکەن ڕۆحی ناب وە قەلبێ ناب دروستە بێت لە وجودیانە.